فیلمی زریانی بەهار تایبەت بە کارەساتی جینۆسایدی هەڵەبجە لە ئێستادا لە قۆنەقی کۆتاییدایە. ئەم فیلمە لە دەرهێنانی هێژوان زەندیە و ستافێکی هونەری ناوخۆی و بیانی کار لەم فیلمەدا دەکەن و وا بڕیارە لە فیستیڤاڵە ناوخۆی و جیهانیەکاندا بەشداری بکات. پەیامنێرمان سەلاح جەمیل فیچەرێکی دەربارەی ئەم فیلمە بۆ ئامادەکردوین با پێکەوە بینەری بین. اصلا منظور این چیه؟ نمیتونه اینجوری بره. ئێمە لە شاری هەڵەبجەی خۆشەویست خەریکی بەرەبێنانی فیلمێکی سینەمایی گەورەین. ئامانجمان لەوەیە کە بە کواڵیتێکی بەرز بەرهەم بێت و ئامادە بکەین بۆ چەندین فستیڤاڵی گەورە هەم لە ناوخۆ هەم لە دەرەوەی وڵات. ئەم فیلمە فیلمێکە کە باز لە نەهامەتەکانی میلەتی کوردەکە لە یەکێک لە کارەساتە گەورەکانە کە کارەساتی هەڵەبجەکە بەسەری هاتووە. وەکو ئەکتەریشمان لەسەر چەندین ئەکتەری جیاواز و بەناوبانگ کردووە هەم لە ناوخۆ هەم لە عێراق بەگشتی. ئەو کارانی کە تاکو ئێستا کردومانە نزیک بە لەسە هەفتای کارەکانمان بە کۆتا گەشتووە. چەندین هونەرمەندی با بڵێن بیانی لەم کارەیە بەشدارن. یەکێک لەوانە کاکۆمان بەهمانش دیۆپێشی گرنگ وە بەناوبانگی ناوچەکەیە کاری لە چەندین فیلمی گەورەیە کردووە لەوانە برادەرانی لەیلا مەتری شەشوونی و لەگەڵ گەورە دەرهێنەری وەکو عەباسکیار ڕۆستەمی کاری کردووە. لەم کاریەمەیە هەم هاوکارمانە و هەم کارمان لەگەڵاکە. کارەساتی هەڵەبجە با بڵێن کارەسات نییە تاوانی هەڵەبجە تاوانی کیمیا بارانکردنی هەڵەبجە لە زۆربەی جینۆسایدەکانی جیهان کە کاریگەرترە بە بۆنەی ئەوەی کە کاریگەری لەسەر هەموو تاکی کوردانەوە بەڕای من زۆر بەلامەوە یعنی خەم بوو بەلامەوە کێشە بوو کە کاری لەسەر نەکراوە ئەسڵەن ینی ئەم چەند ساڵی پێشوو کەس لە هەشتا هەتا 2023 کارێک نەکراوە لەسەر جینۆسایدێکی گەلەکەمان نقطەیە بۆ بوو دەستی بۆ بێت. من ناڵێم کاری تر نەکرێت جگەل لە بابەتی جینۆساید و بابەتی نەتەوەیی بەڵام بەڕای من ئەمە لە پێش کارەکانی ترەکە بکرێت کە بۆ نمونە بابەتی ئەنفالە بابەتی جینۆسایدە و بابەتانی بابەتی شنگالە بابەت یەک دنیا بابەتی ترکە هەمانە لەسەر ئەم کارەساتە نەتەوەییانەکە ڕوویاوە جگەلەکەمان پێویستە لەسەر ئێمەی هونەرمەند کە پێش هەموو کەسێکی تر بیل لەو چیرۆکانە بکەینەوە بیژێڕینەوە. ئێمە ئەو کاتی کە هاتین بۆ لە کاتی دیڤلۆپمنتی ئیشەکەیە بووین گەشتەسەندی ئیشەکە بوو هاتینە هەڵەبجە ماوەی گەڕانێکی باشمان کرد بەنێو چیرۆکەکانی هەڵەبجەدا پرسیارمان لە چەند قوربانیە کرد کە خێزانەکانیان کەسە نزیکەکانیان قوربانی بوون لە جینۆسایدی هەڵەبجە لە کیمیابەرانی هەڵەبجە چیرۆکی زۆر کاریگەری تیاوی ئەتەنانەت بە فیلمیش بگێڕیتەوەی چەکەڵ ئێمە دروست کراوە واقعی نیە بڕوای پێ ناکەی و بەشێک لەو چیرۆکانەمان هێناوەتەوە ئێمە زیندومان کردوەوە لە فیلمەکەمانە بەرجەستەمان کردو و کارەکتەرە واقعیانی کە هەبوون دامان ناوەتەوە. وەکو بابەتی پەیامی فیلمەکەش بەڕای من پێویستە هەردوو لە خۆ بگرێت هەم ئەو برینە قوڵە کە هێشتا ساڕێژن و ساڕێژ نابێت بۆ هەرتاکێکی ئێمە بمێنێتەوە و بیژێڕینەوە دووبارە بە بیر گەلەکەمانی بێنینەوە بە بیر جیهانی بێنینەوە و لایەنێکی تریش ئەوەیە کە لە دوای ئەوە زیندوێتی و ژیان بەردەوام بێت و کە بەردەوامە لە هەڵەبجە.